بەڵێ بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی سێهەم و کۆتایی دووجار بیرکەرەوە بەردەوامین لەگەڵتان ئەمەوێ بیرتان بخەمەوە کە ڕاپرسی ئەمەڵقەی دووجار بیر بکەرەوە لە سەر ماڵپەڕی NRT TV هێشتا ڕاپرسیەکە بەردەوامە و دەنگدانیش بەردەوامە. پرسیارەکە شەمەیە ئایا فرۆشتنی نەوت لەلایەن هەرێمەوە بەبێ گەڕانەوە بۆ بەغدا و مەبەستمان بەبێ بەدەستێنانی ڕەزامەندی بەغداد هەنگاوێکی استراتیژی و دروست بوو. ئێوە شەتوانن ئەو لەو لینکانەی لە بڵین پیجی NRT پیجی دووجار بیر بکەرەوەیە ببورن دەنگی خۆتان بدەن. فەرمو و کاکزەردەش پرسیارەکە بکەی بە کورتی سوپاس دەکەم. من دوو پرسیارمەوە دکتۆر فرسەت هەیە. یەکەمیان قرار بووسیە کۆمپانیای نیشتیمانی دروست بکرێ بۆ دەرهێنان گەڕان بە دوایە و دەرهێنان و فرۆشتنی وەزائیدەن سندوقێک ئەوە کوا نەکراوە ئەوانە ڕەنگە. پرسیاری دووەمت پرسیاری دووهەم هوەری سیاست هوەری بەڕێوەبردنە نەوەکو مجازەفە. ئەگەر ئەم مجازەفە با بڵێن مجازەفەیەکی سیاسی ئەگەر مجازەفە بێ باشە پارتی دیموکراتی کوردستان کە ڕۆڵی سەرەکی لەم نردنی نەوت بۆ دەرەوە زۆر سپاس پشتیوانی نێودەوڵەتی بەدەستێناوەیان. بەڵێ دکتۆر دەست خۆش. طبعا پێش هەموو شتێک دکتۆر زۆر بە کورتی وەڵامی بەس پرسیار زۆر بە کورتی سپاس دەکەم. کۆمپانیای کوردستان بۆ دۆزینەوە بەرهێنانی نەوت کەوەی کەپکۆی پێرن کۆمپانیای کوردستانی نیشتیمانی کە بۆ ڕکابەری کردن و بۆ هێنانی کۆمپانیای کوردستان بۆ بە بازارکردنی نەوت کۆمپانیای کوردستان بۆ پرۆسەکانی پاڵاوتن و پاشکۆکانی سندۆقی کوردستان بۆ داهاتەکانی نەوت ئەمانە لە ئەولەویاتی کاری پەرلەمانی ئەم زارەمانن. طبعا بەبێ ئیستیسنا ئەو ئەم فراکسیۆنە هەمومان متفقین لەوەی و بە حکوومەتیشەوە طبعا هەمومان متفقین لەوەی بۆ ئەوەی فرۆشتنی نەوت دەرهێنانی نەوت عقودەکان ئینتاجی ئیستخراجی ئیستیسماری سندۆقی داهاتی هەمووی شەفافێ و بۆ مؤسساتی بکرێ. طبعا بێزگە لە سندۆقی داهاتی نەوت کە ئەوە دەبێت بە یاسایەک ئەوانی تر کۆمپانیان ئەو هەیئەی کۆمپانیاکە دێتە پەرلەمان بە ئەغلبەی مطلقی عدەدی ئەعضا پەرلەمان دەنجی لەسەردەدا دڵنیابن لەوەی لە ئایندەیەکی نزیک لە ئەولەویاتی کاری ئێمەی تەشریعی دەبێت دەری دەکەین. ئەوەی تریان من زارێ پێم وانیە ئەوە مجازەفەیە مجازەفە نیە بە معنای کەلیمە لەبەرەوەی ئەمە ضرورەتێک بووە و ئەمە قانون ئەمری کردووە و فەراغێک هەبووە دەبوایە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم هەنگاوە بنێت و پشت ئەستوریشە بە مەبادی دەستوری و پشت ئەستوریشە بەواقعەکە دروست و استراتیژی بووە لە استراتیژی بووە. بەڵام دەبێت لە داهاتوو قسە لەسەر ئەوە بکەین ئاخۆ نەتائیزەکانی چ دەبێت بەڵام استراتیژی بووە. واقعی هەرێمی کوردستان بەس یەک دقە واقعی هەرێمی کوردستان پێگەی سیاسیەکەی طبعا جیاوازە لەگەڵ تکریت ئەگەڵ حکوومەتی ئیتحادی بڕیارە وەکو تکریت و وەکو دیالە و وەکو فەلوزە تەعامل لەگەڵ هەرێمی کوردستان بکە. ئەمە لە هیچ شوێنێکی دنیا قبول نییە. لە دنیا شوایە هیند 80 ویلایەتە بەڵام حەیدەرئاباد و بەنگالور و مۆمبە جیاوازن لە بەلجیکا بڕۆکسن جیاوازە. ئەمە پێگەی تایبەتی خۆی هەیە. سێ پرسیارە یەک بۆ تەناکات یەک پرسیارتێ سێ پرسیار زۆر بەسەریعی زۆر بەسەریعی ئەبێ زۆر ناسکەکان زۆر ئەوە کات ئەو یاسایی کە دەرچوو لە پەرلەمان ئەو کاتە تەنها یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان لە حکوومەتدا بوون ئەو بڕیاریان دەکردووە. ئێوەی ئۆپۆزیسیۆنی ئەو کاتە و بەڵێ ئێوەی ئۆپۆزیسیۆنی ئەو کاتە و لە دەسەڵاتی ئێستا ئەتانێ ڕەفسی هەموو ئەو یاسایانە بکەن کە ئەو کاتە دەرچووە ئافون بۆ ئەبێ بمبوری بڕات کاتی زۆر بە کورتی زۆر لەمە کورترا زۆر لەمە کورترا بۆ هەموو یەک بمبورنەوە هیچ دەسەڵاتی من نیە خۆتان بە چاوی خۆتان ڕاستکان تۆ ئەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان قساکەم جێگیری پەرلەمانتارێکی ئاخ تۆ نوێنەری یەکێتی لێرێ قساکەی جێگیری سەرۆکی حکوومەت خۆی ئەڵێ ئاگام لە هەموو شتێک هەیە بەڵام تۆی پەرلەمانتار جورئەتی ئەوە ناکەیت کە نوێنەری یەکێتی بڵێ من ئاگام لە هەموو ئەم شتانە هەیە بەڵام تۆ ئەتەوێ بڵێ شانازی ئەەکەم کە من لە حکوومەتی ئەو کاتەیە بووم و لەگەڵ پارتی شەریک بووین. سپاس کاکسیروان فەرموو کاگێرش ناسخان پرسیارەکە وڵی ئێمە هیچ یاسایەک ڕەفز ناکەین هەر یاسایەک تەنانەت ئەگەر دەنگیشمان پێ نایابێت دواتر کە ئەبێت یاسای پەرلەمان شەرعەتی وەرەگرێ بێت جێبەجێ بکرێ. یعنی هەر یاسایەک لەناو پەرلەمانی کوردستانە ئەگەر من ئیمتیناعیشم کرد بێت لە دەنگان بۆی لەبەرەوەی قەناعەتم وا بوو ئەمە لە جەوێکی تەمومژاییە دەرچووە دوجار کە ئەبێ بە یاسا دیفاعی لەکەم جێبەجێ بکرێت تا ئەو شوێنی تعدیلەکرێ چکە ئەگەر وڵات بە یاسا بوو یا یاسایە دەرکرا ئەتیباری وەدانەنرا یا هەیئەت و هەیبەتی دەستگایەکی وکو پەرلەمانت خستە ژێر پرسیارەوە ئەسڵەن شەڕی ئێمە چووکو یەکگرتوویەک چووکو ئەندامێکی پەرلەمان چووکو ئۆپۆزیسیۆن لە خولی پێشوە تەنها بۆ جێبەجێکردی و یاسایە بووە کە لە یاسای نەوت و غازە ئەنجومەنی هەرێمی دیسان ئێڵێمەوە ئاگیان لە هیچ شتێک لەو شتانە نەبوو تەنها مجرد ئیمزایە نەکرد
کۆبوونەوەیکیان نەکردبوو تا ئێمە فشارمان هێنا لە سەردەمی کابینەی شەشەمان سەرۆک دکتۆر بەرهەم کۆبوونەوەکانی کرد اینجا کۆنووسەکان هاتە کە کۆنووسەکان هات سێرمانە کرد کۆنووسی ئەم جارە کۆمەڵە بڕیاریتی بوو دوای سێ مانگی تر کۆبوونەوەکرا هەمانە بڕیاران لە دەرەوەی پەرلەمان بەڵێ یعنی بەوازەحی لەم 4 ساڵا دیار باش هەمیشە لە هەموو بەرنمەیە کە من لێبم هەمیشاڵن کاک عیماد وتی ئێمە ئاگامان لە هەموو شتێکە من حەزەکەم ئێوە واشی وتووە بەڵێ واشی وتووە ئێوە گەنجن قەنەعەتێکتان لەلا دروست بێ کە ئەرکی پەرلەمانتار جیاوازە لە ئەرکی حکوومەتدار من ئەمە هەموو جارە تەکی دەکەمەوە کاک عیماد وەکو کاک عیماد جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر نەیتوانی بێ ئاگای لە هەموو شتێک بێ کە لە مەسلەی نەوتا بەڕێوە ئەچێ کەواتە ئێمە شەریکێکی ڕاستەقینە نەبووین لە حکوومەتداریە ئەمە کەم و کورتیە ئەمە کەم و کورتیە ئەگەر شەریکین و ئاگاداری بۆی تەوزیحکەم کەواتە ئەو قسەیەکی کردووە لە مطلقی قەنەعەتی خۆیەوە بەڵام من پەرلەمانتارێکی ئەم حیزبم کەواتە کە گومانم هەیە لە داهاتی نەوت گومانم هەیە یەکەم جار لە کاک عیماد اینجا لە هەر کەسێکی تر من ئێوە دەنگتان پێداوم ئەرکی پەرلەمانتار ئەوەیە بە دوای وەڵامدانەوەی پرسیارەکانی خەڵکا بگەڕێ من لێرە نەهاتوم ببم بە پارێزەری کاک عیماد یان هەر کەسێکی ترکە لە حکوومەت یاریمی کوردستانە پەرلەمانتار پارێزەری بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانە و ئەبێ وەڵامی و پرسیارانەی دەستکەوێت کە لەلای ئێوە هەیە ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان وەکوەوەی لە پشکی یەکێتی جێگری سەرۆکی حکوومەت دانراوە لێپرسینەوە لەو قسەیە بکە کەوتوێتی شەریکین و ئاگامان لە هەموو شتێکە بێگومان ئەگەر نەیکرد تۆ ماڵوێستە چیە من بە ڕۆڵی پەرلەمانتاری خۆم هەڵەسم لەبەرەوەی من نەهاتوم 4 ساڵ ئەندامی پەرلەمان بم دوای لە ڕوومنەیە بچمەوە ناوی خەڵک زۆر سپاس بێگومان بە دڵنیا بە لەوەی کە بە دەوری خۆم هەڵست زۆر سپاس فەرموو کاکێش سەرەتا سەرخۆشی لەو خانەوادەکەین لە هەولێر بە نەوت و بەنزینە هەرێمی کوردستانە لەبەر برسی و هەژاری خۆی سووتان هیوادارین ئەوە پەرلەمانتارەکان تێبینیانە بێ خاڵێکی تر ئەوەی گرنگە لە مەسەلەی دۆسەی نەوتی هەرێمی کوردستان ئەمە مەعادلەیەکە لە بینی دەوڵەتی عوسمانی و سەفەوی لەم یاریەدا تورکیا ئەوێ فشارێکی ئەمنی یا فشارێکی ئابووری دروستکە پرسیارەکە ئەو ڕوونکردنوێکە هەر بۆ ئەو دوانێت دڵنیام لی تێگەن فشارێکی تورکیا بە ئاراستەی نواندنی هێزی خۆی لە بەرامبەر هێزی ئێران بەکارهێنانی پارتی لەم قۆناغا بۆ ئەوی باڵانسە دروستکە هەر لە بینی یەکێتی و پارتی وەکو فشاری لەسەر مالیکی جارێ پێش هەموو شتێک کەس ناتوانێت لەم دنیای پارتی بەکار بهێنێت ئێمە ئەگەر هیچ سیفرەتێکمان نەبی سقاوان بڕیاری خۆمانین و مەسلەی بڕیاردانیش لە مەسلەی فرۆشتنی نەوت و ئەمانە تورکیا لە هاوکاریکردنی هەرێمی مەسلەی تورکیا زۆر باس کرا تورکیا بەرژەوەندی هەیە مافی ڕەوای خۆیەتی کە بەرژەوەندی هەبێ هیچ وڵاتێک لەم دنیاە بەبێ بەرامبەر بەبێ بەرژەوەندی سیاسی بەبێ بەرژەوەندی اقتصادی مامەڵەت لەگەڵ ناکات بەڵام ئایا پرسیارەکە ئەوەیە هەرێمی کوردستان تەنها لەگەڵ تورکیا پەیوەندی دیبلۆماسی و قونسوڵیەکانی بەرەو پێشەوە ڕۆیشتەوە ئەم سەردانانەی سەرکردەکانی ئێمە بکە ئێمە دەواازەیەکمان بۆچی دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی کوردستان نەکەین طبعاً بەبێ پارتی هەموو پێکەوە چونکە ئێمە کە دەڵێ مەسائل نیشتیمانی کاتێک لە ڕۆژانێکدا تورکیا تهدیدی هەرێمی کوردستانی دەکرد بۆەوەی داگیری دەکە ئەمڕۆ باشتری پەیوەندیمان دروستمان بەڵام هەر ئەمێوارەیە تورکیا بردومانی ناوچە سنووری هەرێمی کوردستان ئەمە مەسەلەیەکی ترە دەکرێت لە مەلەفی پەکەکە و ئەمانەوە قسەی لێ بکەین بەڵام ئێمە باسی مەلەفێکی اقتصادی دەکەین ئەمە یەک دوو کوردستان تەنها بیدعەیەک لە کوردستان کردێت تۆ سەیری ئیمارات کە ئەو ئیماراتانەی ئەندامن لە ئیمارات دەوڵەتان ئەندامن لە ئۆپێک دەوڵەتە خاوەنی ئەبوظەبی ئەتوانێت ئەندام بێ لە ئۆپێک باشە بۆ هەرێمی کوردستان حەقی نییە بۆ بژێوی ژیانی خەڵکی کوردستان کە لە چۆن بەراوردی هەرێمی کوردستان و ئیماراتەکەی هەرێمی کوردستان لە فترەی پێشەوە ویستی قەرز بکە یەک کەس ئامادە نەبوو قەرزی باتێ کەواتە ئێمە پێویستمان بەوەیە ئەو دەرگا داخراوە بکەین لە سەرەتای ڕێگادای لە کلیلی نەوت و غازەوە زۆر هەنگاو بەرەو پێشەوە دکتۆر ڕێگان بە بابۆ باقم قسەیەم بکەم برێت ماگۆرک جێگری یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا گوتی کە جێگەی داخە هەرێمی کوردستان هەنگاوی فرۆشتنی نەوتی گرتە بەر ئەمریکا پاڵپشتی دەرهێنانی نەوت ناکات لە هیچ بەشێکی عێراق بەبێ ڕەزامەندی عێراق زۆر باشە با من ئەوت بۆ ڕوونکەمەوە طبعا ئەمریکا یەکێکە لە وڵاتە نەخێر ئەمریکا یەکێکە لە وڵاتە زەبەلەحانەی دنیا ئەگەر ئەمریکا بیویست باە وەقوەتێکی یعنی بەفعلی ئیرادەیەکی حەقیقی هەبایە کە ئەم مەسەلەی ڕابگرێت دڵنیابان نەیویست ڕای بگرێت چونکە حەلیفی استراتیژی تورکیایە دوو ئەمریکا ئەکسۆمۆبیل کە گەورەترین شەریکە ئەمریکا لێرەیە و کۆمەڵێک زغوتی تری ئەمریکی هەنە دەیتوانی ڕابگری بەڵام ئێمە دەبێت ڕووی پرسیار بکەینە ئەمریکا کوای ئیتفاقی تەعاون و هاوکاری کوای ئیتفاقی سۆفا کە کۆمەڵێک ئیلتیزاماتی بەرامبەر عێراقیە کە هاوڵاتی عێراقی بەپێی مساوات بۆ ئەو دوانە مامبراییم من ئەیناسم
زۆر بەداخم بۆی لەسەر ئەوە ئێمە یەکێک لەو ڕەخنە گەورانەی کە هەمانە لەسەر سیاسەتی نەوت لە هەرێمی کوردستانە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان حاڵی کرێکارە خۆماڵیەکانی کارکەرە لەناو ئەو کۆمپانیانەیە بۆیە لە خۆسووتاندنی مامبرایمەوە من بیرۆکەی ئەوم بۆ هاتووە طبعاً بە هاوکاری ڕێکخراوی مەسەلا و NPA نەرویجی کە ئەمە ئیلهامی ئەوانە من سپاسیانەکەم هەمومانیان فێر کرد چۆن قسە لەسەر مەسەلەی نەوت بکەین کە ئێمە یاسایەکی تایبەتی دابنین بۆ ڕێکخستنی ژیانی ئەو کرێکارانەی کە لە کۆمپانیا بیانیەکان زۆر سپاس دەکەم کاکە ڕەوەز گەر پرسیارەکان بنووسنەوە هەر چوار پرسیارەکە وەرئەگرم بۆی ئەو کاکانە هەمویان دەنگیان بگات دکتۆرە ڕێواز و دکتۆر فرسەدیر ئەگەر کورد بڕیار بێ لە حکوومەتی داهاتوی عراقا بەشدار بێت بێگومان سایب حەفەکەی خۆی بۆیێت پشتی خۆی وەرەگرێت ئایا بەرژەوەندی کورچی لە ناردنەوەی ئەم نەوتە بەسەر بەخۆی دەست خۆش سپاس بەڵێ دوای جواب دەدەین وەڵامی بنەوە تا کاکە کاروان حازرە بێ بۆی پرسیارەکەی بکات لە ڕاستیە ئەم دوو مەسلەیە بێ لە دانوستانە یەکلایی بکرێنەوە بە تەسەوری من یەکێک لەو مەسەلانەی کە وەفدی دانوستانکاری کوردی کاتی ئەڕوا قسەکە بۆ بەشداریکردن لە حکوومەت ئەبێ پێشمەرجی ئەوە بێ کە ئەم حسارە ئێستا لە سەر هەرێمی کوردستان هەیە هەڵبگیرێت چونکە مەرج نییە بەشداریکردنی ئەم حیزبانە یان باڵین کورد لە حکوومەتی ئایندەی عێراق مانای ئەوە بێ کە پارەمان بۆ دێن نە هاتنی پارە بەسراوە بە نەناردنی نەوتەوە نەک بە بەشداریکردن لە حکوومەت خاڵێکتر هەر ئیزافە بۆ قسەکانی دکتۆرە سەدا حەفدەی نەناردووە لە ئیجمالی موازنە سەدا دەیت بۆ دەنێرێت چونکە پێشمەرگە چەندین ساڵە قەزیەکی ئەساسیە بۆیە بۆ قبولتان کردو ئێمە لە مفاوەزات دابووین لە دانووسان دابوون پێگوتێن کێشە هەڵکە سێراوەکان ئەی کەواتە ئێمە سەبرمان درێژ بە لەگەڵ کاگیارگار من داوای لێبوردن لە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی ئارتی دەکەم من زۆر لەسەر خۆم بەڵام کاگیارگار نایڵێ ئێستا بەڕاستی قسە بکەین لێگەرە با قسە بکەین من دەست بە قسە دەکەم تۆ نێوانتان خۆش بوو لە دانوستانە بوونەوە نێوانتان تێک چوو هەر لە دانوستانە کاکە خۆیمە بڕیارمان نەدا تا سەر لە شەڕ بین لەگەڵ عێراق ئێستاش دەرگای دانوستان کراوەیە ئێستاش ئێمە دەمانەوێت مەلەفی نەوت و مفاوەزاتەکان بەردەوامی پێ بدەین و بتوانین بەیەکەوە لە عێراقێکی دیموکراتی فدرالی بژین بەڵام تویش عێراقی ئێستا عێراقی دیموکراتە بەڵێ ئەوەنێکی مرکزی مەسەلەی لە سادەیە کە بالفعل ڕاستەکە هەمیشە لە ساحەبە نهاتوو لە سادە بۆ لەبەرەوەی ئەو بەشەی کە ڕوا بۆ سیادە و حاکمە زۆر ڕوا بەڵام لەوەش ئێمە بەشدارین ئێمە نەمانتوانی نوێنەرانی کورد لە بەغا نەیتوانی ئەو ئیستحقاقاتی بەشەکەی تر کە ئەبێنێ بۆی بگاتە لە ساحەبە وەریگرێتەوە لە کاتەکە ئینترا وەزیرێک لە وەزیرەکان وەزیری کارەبا خولی پێشوو لە لیژنەی ئێمە وتی من ئەم ساڵ کامل حقوقی خۆم لەو ئینە حاکمەی کارەبا بە تەواوەتی هێناوە هێناومەتە خستمە سەر بودجێ وەزارەت کەواتە ئەمێنێتەوە سەر ئەو کەسی کە دانوستانەکە سەر ئەوانەی کە دانوستانیان کرد چۆن دانوستانیان کردووە چۆن مافی ئەم میلەتیان هێناوەتەوە بۆمان لە دانوستانانە سەرکەوتوو بوون یاشکسخوات دیارە بەوەی کە لە دەبوو لە 4 بوو لە دوای بوو لە 12 بوو بۆ لە 4 ئەو ئێستا هەر نەما ئەو ئێستا لە ماوەیەم بەرنمەیە چەند جارێک تەکید لەسەرەوە کردەوە کە ئێمە داکۆکیکەری سەرسەختە بین لە مافەکانی هاوڵاتی بەرامبەر حکومە دوای ئەمە لێ پرسیینەوەیان لەگەڵەکەین پرسیارەکەمەوەیە ئایا مەسلەی نەوت لە 22 پێنجی 2014 دەستی پێ نەکردووە پێشتر لە شیواشۆکەوە کە سەری هەڵداوە هەتاکو 22 مانگ بە تەنکەر و بە ئەنواع شەوە چۆتە دەرەوە ئایا تاکو ئێستا ئەم داهاتانە چی بەسەر هات ئەم 4 ساڵەی ڕابردوو بۆ ئێوە داکۆکیکەرێکی سەرسەخت بوون لە حکومەت وا ئێستا بە ماوەی ئەم 6 مانگە 180 پلە فەرقتان کرد کاکەن بە داکۆکەری سەرسەخت لە وڵاتی بەڵام نەدەم فەرموو طبعا ڕێزی زۆر لە ڕێیەکەت دەگرم هەر دینارێک هەر تانکەرێک هەر لیترێک نەوتی ئەم وڵاتە هی خەڵکی کوردستانە هی من و هی کەس و هیچ حزبێکی سیاسی نییە بۆیە ئەگەر نەیکەین و ئەگەر داکۆچی لێ نەکەین لە شەفافەتی لە لێپرسینەوەی لە موسائلەی لە ئێستی جوابی ئێمە مەسئولیتمان دەکەوێتە سەرشان شتەکان بە دڵی پەرلەمانتار بۆیە دەبێت زۆر بە بوێرانە زۆر بە جورئەتەوە دانی پێدا بنین کە لە قۆناغی ڕابردوو لە قۆناغی سەرەتادا بووین کەم و کوڕیمان هەبووە بەڵام ئێستا قۆناغی ئەوەیە کە کەم و کوڕیەکانمان چارەسەر بکەین و بەیەکەوە دەست لە ناو دەست سیاسەتێکی نەوتی شەفاف بۆ خزمەتی گەلی کوردستان بگرینە بەر من پرسیارەکەم بە دکتۆر ڕێواسە ناوبردنی ئەو هەنگاوە بە بە مجازەفە عەفوەن ئەگەر ئەو بڕیارە مجازەفە بێ مجازەفەیە بە ژیان و بژێوی و داهات و هەتا کۆتایی 3 ملیۆن 4 ملیۆن خەڵکی ئەم کوردستانە بە ڕێزیشت وەکو ئەندام پەرلەمانێک
ئەڵی وەکو مجازەفەیەک من پشتگیری ئەم بڕیارەکەم ئەمە یعنی نازانم فەرموو کا کوردۆ منوتم مجازەفە دوو دەلالەتی هەیە هەنێ جار باش دەکەوێتەوە هەنێ جار خراپەکەوێتەوە بڕیارەکە دەرئەنجام بووە نەک بڕیار درابێنەوە بفرۆشێ و ئەم حاڵەتەمان بەسەر بێ ئێمە 6 مانگی ڕێکە چاوەڕین لە بەغاوە پارە بێ بۆ ئەوەی موچەی خەڵکی کوردستان بدرێ کە موچە نادرێ ئەمە بڕیارێکە بە ناچاری دراوە مجازەفە مانایەوەیە ڕەنگە بە باش بکەوێتەوە و ڕەنگە بە خراپ بکەوێتەوە من ناتوانم بڵێم حکوومەت یاریمی کوردستان مجازەفەی بە مقدراتی خەڵکی کوردستان کردووە من ئەڵێم ئەمە ڕخنەکەمە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبوایە پلانی خۆبەڕێوەبردننی لانی کەمی 2 ساڵی هەرێمی کوردستانی هەبوایە اینجا بڕیاری بدایە لە پرۆسەی فرۆشتنی بن بۆ دکتۆر فرسەتە داهاتی ئەو نەوتەی کە حکوومەت یاریێمە نێردە دەرەوە لە سایە چلی بۆ دەرێنانی نەوت و پوختەکردنێتی لە سایەتی بۆ کۆمپانیاکەیە لە سایە پێنجشی بۆ قەرەبکردنەوەی کۆیتە ئەوەی کامێنێتەوە لە سایە 45 ئەو لە سایە 45 لە سایە تاوسی بۆ حکوومەت یاراغا لە سایە حەڤەی بۆ پرسیارەکەت زۆر بە کورتی پرسیارەکەوە ئایا ئەو ڕێژەکەمە ئەوە هێنە کە دانیشتوانی هەرێمی کوردستان بکەنەوە بەرەو بەر پرسیارەتی کە چەندەها کەسێ بژێوی ژیان لەسەر بچێ ئێمە دوو ڕێگامان لە پێش دوو ڕێگامان لە پێش بوو یان دەبێ ملکەت بین بۆ هەموو قەراراتی حکوومەتی ئیتحادی بە قانونی نەوت و غازی سەردەمی ئێمە کوردستان هەرێمی کورتپارتیە ئەم قسەیە لە فەرهەنگی خۆتان بسڕنەوە ئێمە کە دەڵێن ئێمە مانای حکوومەتی هەرێمی کوردستان مانای پەرلەمانی کوردستان مانای مؤسساتی قانون و ڕسمی لە هەرێمی کوردستان تکایە بە ئەم قۆناغەتێ پەڕێنین هەمومان بەیەکەوە ئیدارەی ئەم مەلەفە دەدەین بەڵام دوو ڕێگامان لە پێش بوو قسەکە تەواو نەکرد دوو ڕێگامان لە پێش بوو یان ملکەت بین بۆ حکوومەتی ئیتحادی ئێمە خوێنمان ئەم نەوتەی کە فرۆشرا ئەنجومەنی هەرێمی بەشدار بوو کاتم نەماوە ناکرێ قسە نەکەم برام یاری کردووە ئێمە دوو ڕێگامان لە پێش بوو یان دەبێ ملکەت بین بۆ حکوومەتی ئیتحادی کە خوێنمان ڕێ شەهیدماندا لە پێناوی ئەوەی ملکەت نەبین بۆ حکوومەتێکی مرکزی یانەوەیە دەبێ ئێمە هەوڵ بدەین لە هەرێمی کوردستان ئیستقلالیەتی اقتصادی خۆمان پارێزین ڕێگای دووەممان هەڵبژارد مەسئولیشین تێیدا و هەموو ڕێگا و شێوازێکیش دەگرینە بەر بۆی ئەم سیاسەتەمان سەرکەوتوو بێ بەڵام بە پشتیوانی خەڵکی کوردستان بە پشتیوانی یەکڕێزی ئەبێ بمبوری بەڵام بە کورتی پرسیارەکەم بۆ ڕێوازخانە هەز ناکەی سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو پرسانەی کە لە سەرکەوتنی پرۆسەیەکە خاوەنددارێتیەکە بەڵام لە دوورەوە چاودێری پرۆسەکانەکە ئەگەر سەرکەوتوو بەدەزێنە ئەبنە شەریک ئەگەر لە پاشەکشەیە بوو یەکێتی نیشتیمانی کوردستان لی بە دوورە نمونەشم ڕێکەوتنی استراتیژیە تا ئەو کاتەی خۆتان لە ڕێکەوتنی استراتیژیا بوون دەسەڵات هاوبەش بوو بەڵام لەو کاتی ڕێکەوتی استراتیژی بەلایانی ئەوە نەبوو پاشەکشێتان لێ کرد پارتی دیموکراتی ئێمە ناچین باسی ڕێکەوتنامەی استراتیژی بکەین ئەوە بەڕێز نێچیروان بارزانی بوو وتی ڕێکەوتنامەی استراتیژی تەواو بووە ومن لەو ینی دکتۆرە وەڵامی پرسیارەکەی ئەڵێ کەی بەرژەوەندیە بوو شەریک نەخێر یەکێتی شەریکە لەبەرەوەی باجیشی داوە لە بەرەو شەراکەتە دەیان هزار کەس دەنگیان بە یەکەتی نەداوە بەستەنها لە بەرەوەی کاکئیماد و توێتی ئێمە ئاگامان لە پرۆسەی نەوتە بەڵێ ئێمە ئاگامان لێتی وەکو حیزب بەڵام وەکو پەرلەمانتار گومانمان هەیە پرسیارمان هەیە لەبەرەوەی ئێمە نوێنەراتی ئێواکەین کە گومانتانەیە و کە پرسیارتان زۆر سپاس بۆ دکتۆر فەرسەد سۆفی زۆر سپاس بۆ دکتۆرە ڕێواز فایق سپاس بۆ خاتوو نازک تۆفیق هاوڕێیان کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەن ئەچینە لای ڕاپرسی کۆتایی ناوە مەڵقەی دووجاربیر بکەرەوە بەڵێ ئەمە دوایین ڕاپرسی ناوە مەڵقەی دووجاربیر بکەرەوە کەس دەست بە دەنگدان نەکا ئایا فرۆشتنی نەوت لەلایەن هەرێمەوە بە بێگەڕانەوە بۆ بەغداد هەنگاوێکی ستراتیژی و دروست بوو دوای زیاتر لە 75 خولەک گفتوگۆ ئەمە ڕایەوە یاخود ئەمانەوەی ڕای ئێوە بزانین کە ئاگادارم کردنەوە دەست بە دەنگدان بکەن فەرموون ئایا فرۆشتنی نەوت لەلایەن هەرێمەوە بە بێگەڕانەوە بۆ بەغداد هەنگاوێکی ستراتیژی و دروست بوو؟ بەڵێ کاتی دەنگدانمان کۆتایی هات وەکو لە ڕاپرسی دووهەمی ناوە مەڵقەی دووجاربیر بکەرەوە دەبینن سەبارەت بەو پرسیارە ئایا فرۆشتنی نەوت لەلایەن هەرێمەوە بە بێگەڕانەوە بۆ بەغداد هەنگاوێکی ستراتیژی و دروست بوو لە 64 ئەو بەڕێزانە ڕایان وایە کە بەڵێ هەنگاوێکی ستراتیژی و دروست بوو و لە 34 ڕایان وایە کە نەخێر هەنگاوێکی ستراتیژی و دروست نەبوو و لە 2 بڕیاری نەداوە ئەرک نەبێت برادرانی کۆنتڕۆڵ ئەنجامی ڕاپرسی یەکەم
بەڵێ وەکو لە ڕاپرسی یەکەمە دەبینین سەبارەت بە هەمان پرسیار لە 25 دەنگەکان بۆ بەڵێ ڕۆشتووە لە 30 دەنگەکان بۆ نەخێر ڕۆشتووە و لە 45 بڕیاری نەداوە تکایە ئەنجامێرد و ڕاپرسێکە لەسەر شاشەکە دەرکەوێت بۆی بەراوردی بکەین بۆ بینەر بەڵێ بینەرانی ئەزیز و بۆ بەڕێزانەشی کەلێرن لە مەڵقەی دووجار بیرکەرەوەم پرسیارەمان کرد ئایا فرۆشتنی نەوت لەلایەن هەرێمەوە بەبێ گەڕانەوە بۆ بەغداد هەنگاوێکی ستراتیژی و دروست بوو لە ڕاپرسی یەکەمە بەڵێ لە 125 بەرکەوتووە ئەم بەڵەیە لە ڕاپرسی دووەمە بەرز بۆتەوە بۆ لە 164 لە ڕاپرسی یەکەمان نەخێر لە 130 بەرکەوتووە لە ڕاپرسی دووهەمە بەرز بۆتەوە بۆ لە 134 و لە یەکەم جارە لە 145 ئەو بەڕێزانەی ئێرە بڕیاریان نەداوە چاوەڕێ بوون بزان تا چەند گۆڕانکاری بەسەر دەنگەکانیانە دێت ئەم لە 145 لە 143 خۆی یەکلا کردوێتەوە بە بەڵێ و نەخێر و لە 102 ماوەتەوە بەڵێ ئێستاشە چینە لای ئەو ڕاپرسی کە لەسەر ماڵپەڕی NRTTV.com دامان نابوو سەبارەت بە هەمان پرسیار ئایا فرۆشتنی نەوت لەلایەن هەرێمەوە بەبێ گەڕانەوە بۆ بەغداد هەنگاوێکی استراتیژی و دروست بوو 861 کەس لەم ڕاپرسیە بەشداری کردوواتە 861 کەس لە ڕێگەی ئۆنلاین بە سەردانیکردنی ماڵپەڕی NRTTV.com دەنگی خۆی داوە بەنسبەت بەڵێوە 694 کەس دەنگی بۆ بەڵێ داوە کە دەکاتە 8.6 دەنگەکان و نەخێر 161 کەس دەنگی بۆ داوە کە دەکاتە 8.69 دەنگەکان بۆ بڕیارم نەداوە تەنها 6 کەس دەنگی بۆ داوە کە دەکاتە 0.69 لە سەدی دەنگەکان بەڵێ بینەرانی ئەزیز من یادگار فایق لە ماوەی ڕابردوودا لە خزمەتتاندا بووم بۆی قسە لەسەر مەلەفی نەوت و فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بکەین بە ئامادەبوونی تەواوی ئەو میوانە ئەزیزانە سوپاسی هەمووتانەکەم هەر ڕەخنە و پێشنیاز و تێبینیەکتان هەبوو ئەتوانن لە ڕێگەی پەیجی یادگار فایق یاخود پەیجی دووجار بیرکەرەوە بەدەستمانی بگەێنین تا بەرنمەیەکی تر و دووجاری دیکە بیرکردنەوە بەخواتان دەسپێرم و ماڵی هەمووتان هەمیشە و هەردەم ئاوەدان بێت.